الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان. الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان والسماء رفعها ووضع الميزان ألا تطغوا في الميزان وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان. والأرض وضعها للأنام فيها فاكهة والنخل ذات الأكمام والحب ذو العصف والريحان. فبأي آلاء ربكما تكذبان. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. خلق الإنسان من صلصال كالفخار وخلق الجان من مارج من نار. فبأي آلاء ربكما تكذبان. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. رب المشرقين ورب المغربين فبأي آلاء ربكما تكذبان. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. الله أكبر الله أكبر الله أكبر كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا.
بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەسسەلامو عەلەیکوم و ڕەحمەت اللهی و بەڕەکاتوه. جەژنی قوربان لە ئێوەی خۆشەویست و ئازیز و تێکڕای مسلمانان پیرۆز بێت. لە شاری بابە گوڕگوڕەوە، لە شاری کەرکووکەوە ئەمڕۆ لە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویستین. پێکەوە گوێبیستی دەنگە ناوازەکەی دوو گروپی خۆشەویست ئەبین کە ئەمڕۆ میوانن لە کەناڵی ئاسمانی پەیام بۆ ئەوەی گوێیەکانمان ئاو بدەن بە نووری ئیمان، بە ئاەتەکانی قورئان، بە سرودە جوانەکان، بە وشە نایابەکان. هیوادارین لە ماوەی داهاتووە بە دڵێکی فراوان، بە حوسڵەیەکی باش گوێبیستی دەنگی ئێمەمانان ببن کە پێکەوە ئینشاء الله داواکارم لە خوای گەورە تاعات و عیبادەتی ئەم ڕۆژە مبارەکانەمان لێوەربگرێ کە ڕۆژانی قوربانە. هەروەها داواکارم لە خوای پەروەردگار حەجی حاجیانمان ئەو خۆشەویستانەی کە سەفەریان کردووە بەرەو ماڵە گەورەکەی خوای گەورە، بەرەو کەعبەت الله، بەرەو شوێنە ئارامەکە، داواکارم خوای گەورە حەجی حاجیانمان قبول بکە ئینشاء الله، بە خێر و سەلامەت ئەوانیش بجێڕێتەوە ناومان. هەروەها داواکارم لە خوای گەورە قوربانی لەو کەسانە قبول بکە کە لە ڕۆژانی جەژنی قوربانی پیرۆز قوربانی ئەنجامەدەن لە پێناو خوای پەروەردگار بۆ ئەوەی ببێ بە توێشوویەک بۆ قیامەتیان، ببێت بە فریادڕەسێک بۆیان لەسەر پردی سێڕات و بیان پەڕێنێتەوە بەرەو بەهەشتەکەی خۆی ئینشاء الله. ئازیزان و خۆشەویستان، دووبارە یەکەمەوە جەژنتان پیرۆز بێ. هەروەها بە زمانی تورکمانیش پێتان ئەڵێم بەیراموز مبارەک وڵسن، دایم بەیرەم دۆ وڵاسز ئینشاء الله. بە زمانی عەرەبی پێتان ئەڵێم كل عام وأنتم بخير، أعاده الله علينا وعليكم باليمن والخير والبركة. عيد أضحى مبارك على جميع المسلمين في مشارق الأرض ومغاربه. خۆشەویستان و بەڕێزان، ئەمڕۆ لەگەڵ دوو گروپی خۆشەویستین. ئەم گروپە خۆشەویستانە لێرە ئامادەن، کاک مەلا شوانە، هەروەها کاک مەلا موراد، کاک مەلا ئەردال، کاکە محەممەد گیان لەگەڵ کاک محەممەد. ماشەڵڵا دوو محەممەد ئەو سەریان گرتووە. لە مەلا شوانەوە دەست پێکەم جەژنت پیرۆز بێ، هەر لە جەژنابی گردنمان نازاکە، گردن تازا بێ، چی لە دڵتە خوا بێنێتە دی ئینشاء الله. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا جەژنی قوربان پیرۆز بێت لە سەرجەم موسڵمانانی جیهان و لە شارە خۆشەویستەکەمان شاری کەرکووک و لە بەڕێزشتان پیرۆز بێت، دەستی جەنابشتان خۆش بێت بۆ ئەم دەرفەتاندان بۆ ئەم بەرنامە جوانە. یاخوا بەخێر بێن کاک شوانە، سەرسەر و سەرچاوان سپاستان ئەەکەین. جەژنی ئێوەش پیرۆز بێ ئینشاء الله، هەر لە خۆشییا بن. کاک موراد بەیرام لاش بەیرام بەرەی چۆسن، دایم بەرەم دۆ لەسن. بسم الله الرحمن الرحيم، الصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. İlk önceden bayramımız mübarek olsun. Abilerin bayramı hepsinin mübarek olsun. Allah razı olsun. O bu bayram kanatında işleyenlerin hepsinin bayramı mübarek olsun. O Çerçüş halkına buradan derin bayramımız mübarek olsun. Hapuzun. Allah saklasın bu milleti. Amin. Allah hafız etsin bizi. Amin. İnşallah. Erdal abi bayramı mübarek olsun. Daim bayramda olasın. Sağda bayram mübarek olsun. من کاک ئەردال جگەلەوەی کە ڕەفیقی مناڵیمە، هەر لە مناڵی وێمە هاوڕێن، هەم دەنجێکی خۆشی هەیە، هەم برایەکی ئازیزە، کوردی ژەزانێ، تورکمانی ژەزانێ، عەرەبی ژەزانێ. اینجا پێمان خۆشە هەم بە تورکمانی هەم بە کوردی هەم بە عەرەبی جەژنە پیرۆزە بکەی لە میلەتی کەرکووک. Bütün Müslümanlara diyelim bayramımız mübarek olsun. Sağ olasın. Bu kanatında bütün bayramlar mübarek olsun inşallah. İnşallah. Cecneten firoz be inşallah. İnşallah. Kullu am ve entum bi hayr. Allah razı olsun. Memnun olasın. Biz de davet ediyoruz. Sağ olasın. سەرچاوان مە خۆشحاڵین بە هاتنتان. هەڵبەتە جەژنی هەردوو کاکە محەممەدیش پیرۆز بێ، هەر لە جەژن و خۆشییا بن ئینشاءالله. ماسا شوانە پێمان خۆشە بەرهەمێکمان پێشکەش بکەی وەکو سەرەتای بەرنامەکە بۆی دواتر بچینە بڕگەکانی ترمان ئینشاءالله. حاضران جو بقرن لوصفي أحمد
أحمدا حازران جو بقرن لوصفي أحمدا چونك لم مجلسا هر خدا و پیغمبر مقصدا أمريكي دي كرد نصيحات بو شفاء أمتي أمين بويا بوين أهلي صفا هم نخوشان برسبو دايم عادتي تاكو خدا عزيتي ندى أمتي أمات مفيدات بي يا رسول الله هولي بو دنيا ندى بو زير مال هولي بو دنيا ندى بو زير مال ترسي خواي زياتر دبو أوصال بصال دايدنا دستي لسر شانيتي ديسري شاوي لترسي خواي رحيم زور دبارا لوختي صفوتي تاكو خدا آزاد كاقش أمتي راس كين دباب كين شرم وحياة خوا برسبين تركين رقاي ريا صلاة وسلام بفخري أنام لا سر آل بيت أصحابي كرام أصحابي كرام رحمة بارانا فيض إحسانا ربيع الأول مولود عدنانا والله مولود عدنانا صلاة وسلام بفخري أنام لا سر آل بيت أصحابي كرام
أكبر صلاة وسلام وفخري أنام لا سر آل بيت أصحابي كرام أصحابي كرام إيوه موتان ليدان صلوات إيوه موتان ليدان صلوات بوسان حزراتي فخري كائنات والله فخري كائنات الله صلاة وسلام وفخري أنام لا سر آل بيت أصحابي كرام أصحابي كرام زرقونه بارم موادا وكرم بولوت فرحمات وإن تزارم والله وإن تزارم صلاة وسلام وفخري أنام لا سار آل بيت أصحابي كرام أصحابي كرام یاخوا دەستت خۆش بێ خی گەورە پاداشت بداتەوە گەلێک سوپاس هیوای سەرکەوتنت بۆ خوازین دووبارە جەژنت پیرۆز بێت پێش ئەوەی شتێک بڵم حەزم لێە یەکێک ئەو نقڵە هەم تەوزیعکەی بەسەریانە نەک ئەوە هەر ئاوا بیجێڕە تۆ بام بەشی خۆمی لێ بگرم دامجا تۆ هەر لە شوێنی خۆتەوە مامۆستا شوانە ئازێت مەشێ بەشی خۆت هەڵگرە بەشی خۆت هەڵگرە مامۆستا شوانە بیان دەرێ بزان بە کەیفی خۆیان حەزیان بە کامەیە گەلێک سوپاس ئێمە ئەمڕۆ لە شاری کەرکووکی خۆشەویستین نامانەوێت دووبارە بڵێن شارە بێنازەکە و چی و ئەمانە هیوادارین مسلمانان و خۆشەویستانی شاری کەرکووک بە تێک ڕایدانیشتوانی ئەم شارە بە کورد و تورکمان و عەرەبەوە جەژنێکی خۆش بەڕێ بکەن ئینشاءالله هەروەها ئۆقرەی و ئاسوودەیی و ئاسایش بگەڕێتەوە بۆ ئەم شارە و بۆ دانیشتوانی کە هەمیشە لە بۆنەکان لە جەژنەکان دووچاری کۆمەڵک ناخۆشی دەبنەوە هیوادارین ئینشاءالله ئەم جەژنەش بە هەمان شێوە جەژنێکی خۆش بەڕێ بکەن و داواکارین لە خۆی پەروەردگار وەکو وتم حەجی حاجیانمان قبول بکە ئینشاءالله بە خێر و سەلامەت بیان گەڕێنێتەوە خۆشەویستان معلومی جەنابتانە ساڵانە کەناڵی ئاسمانی پەیام تۆڕی میدیایی کۆمەڵ و کەناڵی ئاسمانی پەیام کۆمەڵێک چالاکی لە جەژنەکانە ئەنجام ئەدەن کە خۆشببختانە ئێمەی مسلمان شانازی ئەەکەین بەوەی کە جەژنی ئێمە فقط جەژنی پیرۆزی ڕەمەزان و جەژنی قوربانە جگە لەم دوو جەژنە ئێمە جەژنی ترمان نییە بۆیە دڵخۆشی لەم دوو جەژنەیە ئەوە واجبی سەرشانی هەموو مسلمانێکە پێویستەکە و مەفروزە لەسەر ئێمە وەکو مسلمانان کە دڵمان بەم جەژنەیە خۆش بێ و دڵمان بە جەژنی ڕەمەزانیش خۆش بێت چونکە ئەم دوو جەژنەیە بۆنەیەکی ئاینی پیرۆزی مسلمانانن کۆمەڵک خەڵک شانازی بە ئاینەکان و بە ئاینزاکانی خۆیانەوە ئەکەن بە جەژنەکانی خۆیانەوە ئەکەن ئێمە پێویستە لە سەرمان وەکو مسلمان شانازی بە جەژنی پیرۆزی ڕەمەزان و قوربان بکەین هەڵبەتە ئەمەوێ سەرنجتان ڕاکێشم بۆ بابەتێکی زۆر گرنگ خەیرکردن و چاکە و دووبارەکردنەوەی تەکبیرات و ئەڵڵاه ئەکبەر و تەلبیە کە لەم ڕۆژانەیە زۆر پێویستە ئەوەش بکەن بە واجبی سەرشانی خۆتان چونکە ئێمە خۆمان بە مسلمانە زانین سپاس بۆخوا لە هەمان کاتە سونەتێک هەیە سونەتی قوربانیە ئەم سونەتە لە ناو
تێکڕای مسلمانانە الحەمدولillah بەردەوام بوونی هەیە بۆیە داواکارم ئینشاءالله بە هەمان شێوە ئەو سونەتەتان لەبیر نەچێت قوربانی خۆتان ئەنجام بدەن ئەوەی لە توانای هەبوو قوربانی ئەنجام بدات ئەوە کارێکی زۆر گەورەیە وەکو پێغەمبەرمان ئیبراهیم عەلەیهی السەڵات وەسسەلام هەمومان ئەو فەرمایشت و ئاەتانە ئەزانین زۆر بەمان ئەزانین نەک هەمومان ببورن کە لە سوورەتی سافات خوای پەروەردگار وەکو فەرموویەتی کە کەپشێک پێشکەش بە خوای خۆت بکە ئەی ئیبراهیم کە سەرەتا بڕیار بووە ئیسماعیلی کوڕی بێ ئەم جاداتر خوای گەورە ئەو فەزلەی بە ئیبراهیم عەلەیهی السەڵات وەسسەلام بەخشیوە کە کەپشێک فیدا بکە لە پێناوی خوای گەورە و مسلمانان. ئازیزان و خۆشەویستان بەردەوامین لە بەرنامەکەمان بەرنامەی جەژنانە هیوادارم کاتێکی خۆش پێکەوە بەڕێ بکەین ئەچمە لای گروپی خۆشەویستی ئیلاهی من نازانم گروپەکەتان ناوی چییە ئیلاهی هیلال ئیلاهی گروپە واتە مانک گروپی ئیلاهی مانگێک بۆ گروپی ئیلاهی شتێک لەو بابەتە وانی ئەردال کاک مراد چیمان پێشکەشەکەی دیاڵ بوویرە ئەردال یارمەتیە دەی ئەردال من لەگەڵ ئێوە بە کوردی قسەکەم ئێوە بە تورکمانی جوابدەن باشە وەگەر جارجاریش بە کوردی جوابدەن هەرە بێ دیاڵە الله Derdi bende muznibam Dermana geldim ya Resulallah Sailem muhtaç olan İhsana geldim ya Resulallah نار aşkıyla didar eydi seyrana geldim seyrana geldim ya Resulallah Arzu ettim seni mahrum Döndürme beni melede Ya Kerim Allah medet Arzu ettim seni mahrum Döndürme beni Baş açık yalın ayak Divan
kurbana geldim ya Resulallah. Kabe-i vaslın yolunda sa'i edip düştüm garip. Gayrinem var canımı kurbana geldim ya Resulallah. Habibim ya Resulallah, tabibim ya Resulallah, dakhala ya Halilullah, Habibim hayru halkillah. Allah'ım seni her anda hayalım yaşıyor canda, umudum iki cihanda. Habibim ya Resulallah. Nübüvvet siracı sensin, peygamberler tacı sensin, gönüller ilacı sensin. Habibim ya Resulallah. Habibim ya Resulallah, tabibim ya Resulallah, dakhala ya Halilullah, Habibim hayru halkillah. Allah sevmişem canı gönülden, Habibim doyulmaz senden, bu canım feda al benden. Habibim ya Resulallah. Allah'ın sevgili sensin, İçi cihancını sensin, Günayat bülbülü sensin. Tabibim ya Resulallah. Habibim ya Resulallah, tabibim ya Resulallah, dakhala ya Halilullah, şefi'im hayru halkillah. على جملة كائنات امرؤ سار شادي يمشاو بابوناي سرواري علام مبارك باي يمشاو Dökülür gözümün yaşı, içimde yanar taşı, figanım eritir taşı. Habibim ya Resulallah. بهاري زندگی و جوانی با عشقی تو و سوتوا بسینای اگرینم دا بزانا تینی هنا والله Habibim ya Resulallah, tabibim ya Resulallah, dakhala ya Halilullah, şefi'im hayru halkillah. دەستان خۆش بێت، زۆر سپاس، ئەڵڵە ڕازۆسن، خۆش یالدووس، بیردەها، ئەردەڵ، مورەت،
سۆخ ساوڵاسس خۆشەویستان و بەڕێزان لە هەموو فاسیلەیەکە لە هەموو گەڕانەوەیەکە پێم خۆشە جەژنە پیرۆزەتان لەگەڵ بکەینەوە چونکە ئەم جەژنە بەڕاستی جەژنی شادیە ئەوەی کە خۆی بە مسلمان ئەزانێ پێویستە لەم جەژنەیە دڵی خۆش بێ پێویستە ڕوح و دڵی بە تەکبیراتی جەژن ئاو بدە بۆیە پێم خۆشە لە هەموو بڕگەیەکی بەرنامەکەیە چەند تەکبیراتێک دووبارە بکەینەوە لەگەڵ گروپە خۆشەویستەکەمان ئینشاء الله. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. خۆشەویستان و بەڕێزان دوای ئەوەی چەند تەکبیرێکمان پێشکەشکردن کە خوای گەورەی ئینشاءالله لێمان قبول بکە ئێستا ئەچینەوە لای بەرهەمێکی تری مامۆستا شوانە هیوادارین ئینشاءالله بەدڵی هەموو لایەک بێ هاوکاری دەکەم مامۆستا شوانە بە شێرێکی خۆش دەست پێ یەکەم و دایی تۆژی تر چۆن تاوایەکی ئەویان بە کەیفی خۆت باشە. شمسی برج اصطفا بلبلي باغي والضحى أي قولي قل زاري هدى جنابي أحمد مصطفى طاوسي باغي جنة طاوسي باغي جنة قمري حديقي عزة تاجي سري رسالة جنابي أحمد مصطفى سر لجيقي بيدني كل سحار مستان روج بو زيارات ديت كعبة أو أو جانا روج مولاي كعبتي كشانيك سار لبايي عرشدا حيف بيكاي قاربني مي خشتي أيوان روج أو شبي معراجك فخري أنبياء دعوة كرا تاقناني أقوم خرايا سردمي أو خوان
نروج جنيجان اي جنيجان جاني جانم يا رسول الله 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 دوبلينا لبراقي أو شوالي كوتبو من ضلي ما قيك كيانو أبي تريان الروج شاني راقد أو دلو أو جانك بينا يسري داستك أو عزتا أو شوكتا أو شأن روج واختي خاصي وصلي محبوبي جنابي كبرياء هرشمي بوي أبيت عاشقو ديوا نروج يا نبي مولا من نبي رسولي خدا نبي لا أرزى محمدي لا أسمنا أحمدي نبي مولى النبي الله وديري كوثر نبي فاتح مكة نبي أحمدي مختار نبي أميني أسمان نبي نبي مولى النبي الله كبير نبي أحمدي لا أسمنا أحمدي الله درقاي هجار النبي لا نيبيك النبي بوجيهتي والنبي شفيعي محشر نبي نبي مولى النبي مختار نبي لا أرزى محمدي لا أسمنا أحمدي مست حيران يا نبي شاهي مردان يا نبي هرب ياديتو يا نبي توبة قريان من أبي نبي مولى النبي رسولي خدا نبي لا ألزم محمدي لا أسمنا أحمدي الله روحي وجودي يا نبي خاون شهودي يا نبي خاون مقامي يا نبي علي محمودي يا نبي يا نبي مولى النبي يا نبي أسمنا أحمدي يا نبي مولى من نبي
رسولي خدا نبي لا أرزى محمدي لا أسمنا أحمدي يا نبي مولى النبي رسولي خدا نبي لا أرزى محمدي لا أسمعنا أحمدي إن شاء الله يا نبي فريامان أكويت أبي بشفيع مان للروجي دواي إن شاء الله دوباره دەستخۆشید لێکم مامۆستا شوانە سەرکەوتوبی سەوتێکی خۆش و گڕت هەیە زانی کەس پێتی وتووە سەوتە زۆر گڕە ماشەڵڵا لێبێ سەرکەوتوبی ئینشاءڵڵا جەژنیشت دووبارە پیرۆز بێت خۆشەویستان بەردەوامی لەگەڵتان لە شاری کەرکووکی خۆشەویستەوە سوپاسی تەواوی ئەو ستافە خۆشەویستە ئەکەین کە لەم بەرنامەیە لەگەڵمان بوون هەروەها من پێم خۆشە دائیمەن من لم يشكر الناس لم يشكر الله دائم دەستخۆشی و سپاسی میوانەکانم بکەم ئینشاءڵڵا ئەگەڕێمەوە لای گروپی هیلال بۆ ئەوەی بزانین چیتریان بۆمان ئامادە کردووە ئەم جارە مامۆستا ئەردال وابزانم شتێکی حازرە حجاز ئەردال حجاز حەزینە من ناتوانم سەوتت حەزینە خۆشە یاڵە با بڕۆین بزانین حیجازەکەی کاک ئەردال چۆنە بە هیوای ئەوەی کاتێکی خۆش ئینشاءڵڵا بەسەر بەری Aman 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 neyleyim dünyayı dünyayı bana Allah'ım gerek gerekmez masivayı bana Allah'ım gerek ay 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 aman dertli dermanın ister dertli dermanın ister kullar sultanın ister aşık cananın ister bana Allah'ım gerek bana sultanım gerek Ay Medine'ni vasfeyleyin Medine'ni vasfeyleyin Mâne bir insaf eyleyin eyleyin
yanan cevnim, yanan cevnim şad eyleun eyleun eyleun. Dertli dermanın ister medet aman. Allah Allah. Var ol. Dertli dermanın ister kullar, sultanın ister, aşık cananın ister. Bana Allah'ım gerek, bana sultanım gerek. Sallallahu teala sallallahu teala aleyke ve selleme ya Resulallah ya Şefii ya Muhammed. Medine'ye varamadım, gül kokusu alamadım. Ben Resul'e doyamadım, yaralıyam, yaralıyam, yaralıyam. Ben Habibe doyamadım, yaralıyam, yaralıyam, yaralıyam. Ay Kabe'nin örtüsü kara, attı yüreğime yâre. Kabe'nin örtüsü karastı yüreğimde yara. Bulunmaz derdime çare, yaralıyam, Yaralıyam, yaralıyam. bulunmaz derdime çare, yaralıyam, yaralıyam, yaralıyam. Ay Rabbim nasip eyle ne var, hasreti kalbimi dağlar. Rabbim Nasip eyle ne var, hasreti kalbimi dağlar. Her iki gözüm durmaz ağlar, yaralıyam, yaralıyam, yaralıyam. İki gözüm durmaz ağlar, yaralıyam, yaralıyam, yaralıyam. Medine'ye Varamadım, gül kokusu
alamadım. Ben Ben Resul'e doyamadım. Yaralıya, yaralıya, yaralıya. şu cennetin Irmakları akar Allah deyu deyu. akar Allah deyu deyu. Tıkmış tıkmış İslam bülbülleri öter Allah deyu deyu. Öter Allah deyu deyu. Aydan aydın Dur yüzleri şekerden tatlı sözleri. Cennette huri kızları, cennette huri kızları gezer Allah deyu deyu. Gezer Allah deyu deyu. Ay kimler yayıyor, kimler içer, melekler hep rahmet saçar. Kimler yayıp kimler iter, melekler hep rahmet saçar. İdris Nebi hülle biter, İdris Nebi hülle biter. Biter Allah deyu deyu. Biter Allah deyu deyu. Yunus Emre var yarına, koyma bugünü yarına. Yunus Emre var yarına, koyma bugünü yarına. Yarın Allah divanına, yarın Allah divanına. Varam Allah deyu deyu. Varam Allah deyu deyu. وانا داخل على دمو على القبة الخضراء. هنا داخل على تابو على القبة الخضراء. نظرة نظرة يا سيدي كل من علي والزهراء. إلا نظرة يا سيدي كرم العلي والزهراء. وانا لمدح محمد وانا لمدح محمد وأبا بكر الصديق. بالله نظرة يا سيدي يا صاحب التحقيق. وانا داخل محمد وانا لمدح محمد وعثمان بن العفاني. وانا لمدح محمد وعمر يا ابن الخطاب. نظرة نظرة يا سيدي يا ملهم للصواب. بالله نظرة يا سيدي يا ملهم للصواب. وانا لمدح محمد وانا لمدح محمد وعثمان بن العفان. وانا لمدح محمد وعثمان بن العفان. نظرة نظرة يا سيدي يا جامع القرآن. بالله نظرة يا سيدي يا جامع القرآن. وانا لمدح محمد وانا لمدح محمد علي يا قرة عيني. علي يا ابو الحسن الرب حياك. نزلت كرامة إلك في وصف حياك، في وصف حياك. نزلت كرامة إلك في وصف حياك. ومن العباد النبي حياك.
ونلمدح محمد ونلمدح محمد علي يا قرة عيني ونلمدح محمد علي يا قرة عيني نظرة نظرة يا سيدي يا والد السبطين بالله نظرة يا سيدي يا والد السبطين مدينة خوشة بهشتي خوايا مدينة خوشة بهشتي خوايا جيقا وأرم قاي رسول الله يا جيقا وأرم قاي رسول الله يا صلاة صلاة هواتم تويا قلبي دارونم ديداري تويا قلبي دارونم ديداري تويا مدينة خوشة بهشتي خوايا مدينة خوشة بهشتي خوايا جيقا وأرم قاي رسول الله يا جيقا وأرم قاي حبيب الله يا رقاي مدينة قرأ خوادل رقاي مدينة قرأ خوادل برسول الله ابن براويل بو حبيب الله ابن براويل مدينة خوشة بهشتي خوايا مدينة خوشة بهشتي خوايا جيقا وأرم قاي رسول الله يا دقا وارم قاي رسول الله يا دەستان خۆش بێ خی گەورە لەشتان ساخکە ئینشاءالله بەڕاستی بەرهەمێکی جوان بوو مامۆستا شوانە کاک ئەردال کاک مراد تێکەڵە بوو birbirine bulaştırdık özna Kürtçe, Türkmence, Arapça işte bu çarşıda tamam ya yok ama kartbuka خۆشەویستان و بەڕێزان من لە کۆتایی ئەڵلقەی بەرنامەی جەژنانە سوپاسێکی بێپیانم هەیە بۆ ئێوەی خۆشەویست کە تا ئەم ساتەوەختە بینەرمان بوون لە تۆڕی میدیایی کۆمەڵی ئیسلامیەوە سوپاسی سەرجەم ئەو خۆشەویستانە ئەەکەم کە لەم پرۆگرامە ماندوو بوون سوپاسی خاوەنی ئەم باخە خۆشە ئەەکەین کە ئەمڕۆ لێرە عزیێتیان کێشا داوایان کردووە ناویان نهێنین سوپاسیان ئەەکەین کە ئەمڕۆ ماندوو بوون لەگەڵمان لە تەواوی پێداویستەکانی بەڕێوەچوونی ئەم بەرنمەیە لە ئەوڵەوە تا کۆتایی لەگەڵمان بوون سوپاس و پێزانینم بۆ یەکە بەیەکی کامێرەمانە خۆشەویستەکان هەیە نامێ ناویان بهێنم بەڵام زۆر سوپاسیانەکەم چونکە زۆر ماندوو بوون لەگەڵمان سوپاسێکی بێپیانم بۆ مامۆستای ئازیز و خۆشەویستمان کاک شێرکۆی ئازیز کە ئەمڕۆ هەستا بە ڕێخستنی دەنگ هەروەها تەواوی پێداویستەکانی دەنگ و سەدا و چوزانم ئەو پێداویستیانەی کە ئەم بەرنامەیە پێویستی بووە ئەو دابینی کردووە سوپاسیەکەین سوپاس بۆ ئێوەی خۆشەویست دووبارە جەژنتان پیرۆز بێ جەژنی قوربان لە هەموو لایەک پیرۆز بێ خوایە هەر لە جەژن و خۆشی بن ئینشاءالله سەرفرازی دنیا و قیامەت بن بەطاڵع البەدر عەلەینا من ثەنیات الوداع لە ئاسمانی پیرۆزەوە نورێکی خودایی هات کۆتایی بە ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەکەمان ئەهێنین بە هیوای ئەوەی جەژنێکی خۆش و پڕ لە شادیمان پێکەوە بەڕێکرد بێت ئینشاءالله دەستخۆشی لەو دوو کاکە محەممەدە خۆشەویستە ئەەکەم کە بە ژەنینی ئامێری دەف لەگەڵمان بوون سوپاسیانەکەم هەروەها سوپاسی بێپیانم بۆ مامۆستا شوانە و کاک مراد و کاک ئەردال کە ئەمڕۆ عەزیەتیان کێشا لەگەڵمان بوون جەژنتان پیرۆز بێ هەر لە خۆشی و جەژن بن ئینشاءالله بوویرن کاک مراد يا رسول الله أنت شمس أنت نور على نور أنت مصباح الثريا يا حبيبي يا رسول طلع
أنت شمس أنت بدر أنت نور على نور أنت مصباح الثريا يا حبيبي يا رسول فخري على مقدمي لا هندب خلق صفا صادق الآمن مرحبا مرحبا هي مصطفى صلى الله على محمد صلى الله عليه وسلم صلى الله على محمد صلى الله عليه وسلم صلى الله على محمد صلى الله عليه وسلم